سەرباز جەمال یەکێکە لە گۆرانی بێژە لاوەکان کە خاوەنی دەنگێکی بەتوانایە و هەروەها چەندین بەرهەمی جوانی هەیە و لە ئێستادا بەرهەمێکی نوێی بڵاو کردوتەوە کە ئاواز و تێکست و با بڵین کارەکانی تری ناو بەرهەمەکەی لە با بڵین بەهاوبەشی لەگەڵ کۆمەڵێک لە گۆرانی بێژ و لە ئاوازدانەر بەناوبانگەکان کردووە. خراپە دڵەشێتە بۆچی نای بڵێ چیتە هیچ خەبەرت هەیە. دوای دابڕانێکی زۆر هونەرمەندی دیاری باشووری کوردستان سەرباز جەمال بەرهەمێکی نوێی بڵاو کردەوە. دڵێکی شێت کا بەرهەمە نوێیەکی هونەرمەند سەرباز جەمالە تێکستی شاعری لاو مازیار فایقە و هونەرمەند ڕۆژکەریم کاری ئاواز و موسیقا و ئامادەکردنی بۆ کردووە. چی ڕوویداوە لە ڕێبازی ئەمەش قەمە وەلا ئاگەی پەیماندا بێت تۆ نەبم هەتا کوماو بۆ هەمیشە ژیان و دڵی تۆدا بەڵێنی چی پەیمانی چی هەمووی درۆ کۆتاییمان ئەڵوەرین و لێدا بڕان پەیماندا بێت تۆ نەبم هەتا کوماو بۆ هەمیشە لە ژیان دڵی تۆدا بەڵێنی چی پەیمان